ڕوخساری جوانی ئەم شارە زۆر لە مێژە گەشاوەیە. سیمای سەوزی ئاودامانی وەکو باخچە ڕازاوەیە. شەقام و جادە و کۆڵانی پڕ لە یادەوەریمانە. کۆڵان و کانی عاشقانی جێژوان و ئەوینمانە. دەبا هەموو لە جێی خاشاک پڕ لە گوڵ و ڕێحانەی کەین. ڕوخساری خۆی چەندە جوانە، هەزار هێندە جوانتری کەین. هیوادارین و تەمەنا ئەکەین کە شاری هەڵەبجە و گشت کوردستان هەر جوان و ئاوەدان بێت. ئازیزان و خۆشەویستان، هیوادارین بەرنامەی ئەم شەومانجەی ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. میوانداری هونەرمەندێکی خۆشەویست، هونەرمەندێکی لاو لە شاری هەڵەبجە، کاک شاخەوان هەڵەبجەیی میوانی بەرنامەکەمانە. بە خێراتنی کاک شاخەوانەکەین بەخێر بێی سەرچاو. زۆر سوپاس کاک لوقمان. کاکە خۆشحاڵین ئەم شەو لە بەرنامەی ڕەشماڵە لەگەڵ جەنابتین و ئەمانەی ئەم شەو بە دامەتەقەیەکی خۆش و بە چەند گۆرانێکی خۆش بەرنامەکە ڕازاوەترکەی. سەرەتا بۆ ڕەشماڵ و بۆ بەرنامەکە پێمان خۆشە لە زاری تۆی خۆشەویستەوە بزانین بەرنامەکە لای تۆ چ مانایەکی هەیە و ڕەشماڵ لای تۆ چ مانایەکی هەیە. پێشەکی دەستخۆشیەم بەرنامە جوانت لێ یەکەم، سوپاسی کەناڵە جوانەکەتانەکەم و دەستخۆشی لە ستافی ئەم بەرنامەیە و برادرانی موزیکزن. هیوادارم سەرکەوتوو بن لەم کارە جوانەیە و پێ خۆشحاڵە بم کە ئەم شەو ئامادەم و بتوانم هەواداران بەسەرکەمەوە بەدەنگم و سڵاو و ڕێزم بگێنم بە خەڵکی کوردستان بەگشتی و لە هەموو دنیاە. بە نسبەت ڕەشماڵیشەوە بەڕاستی ئەم بەرنامەیە جێی خۆی کردوێتەوە لە ناو خەڵکا و وەکو بزانم هاوڕێی خۆشەویست و هونەرمەند کاک بورهان محەممەد پێش جەنابێت پێشکەشیە کرد. سڵاو و ڕێزمان بۆ کاک بورهانی شێ لێرەوە. منیش لێرەوە ڕێزم هەیە بۆی. بەڕاستی ئەوەی ئەگە من وەکو یادەوەریەک یا شتێکم لەگەڵ ڕەشماڵە هەبێ نیمە وەکو خودی خۆم، بەڵام ئەوە نەیە بینین وەکو مێژوویەک وەکو شتێکە بینی بێتمان کەمە لە کولتوری کوردەواری خۆمانە توانی ویانەتیایە بژین، کاری تیا بکەن. بەم دیکۆرە جوانە بەڕاستی منت بردوێتە بۆ دنیاە. زۆر سپاس کاک شاخەوان. بینەرانی ئازیز، بە ناوی خۆمان و ستافی بەرنامەکەشمانەوە بە خێراتنی ئەم مۆسیقیە جوانە ناکەین و خۆشحاڵین کە ئەم شەو لەم بەرنامەیە بە هەمومان بتوانین بەرنامەیەکی جوان پێشکەشی بینەری ئازیز و خۆشەویستی کەین. کاک شاخەوان، پێمان خۆشە یەکەم پرسیار کە لە جەنابتی کەم، کوڕێکی گەنج هونەرمەندێکی جوان چۆن بوو هونەرت هەڵبژارد؟ ئازاری گەلەکەم وای لێکردم بەڕاستی. ئەگینا لە سەرەتایە قەت بە خەیاڵی منانە هات ڕۆژە لە ڕۆژان کە من بتوانم لە بواری هونەرە خۆم دۆزمەوە و بتوانم خزمەتی میلەتەکەم بکەم. ئەوەی ڕاستی بێ ئێمە وەکو هەڵەبجەیەک وەکو کوردێک کە نەهامەتیمان زۆر دیوە لە دنیاە و من بۆ خۆم نەمتوانێت بوارێکی تر هەڵبژێرم ئەگە بڵم سیاست بێ یان سەربازی بێ. بەڕاستی هونەر چەکی دەستی منە و خۆشتەزانی لە هەموو میلەتێکە هونەر ڕەسەنایەتی و شارستانی و میلەتە پیشانەیە. بۆیە منیش پێ خۆشحاڵم بەوەی کە توانی بێتم کارێکی بچووکم پێشکەشی میلەتەکەم کرد بێت. زۆر سپاس کاک شاخەوانجان. ئێمەش پێمان خۆشە کە بۆ ئەم بەرنامەیە و بۆ دەستپێشی بەرنامەکە واز لە مینەتی و لە هەموو ناخۆشیە بێنین. بچینە لای ڕەشماڵی خێڵان. پێم خۆشە ئەم شەو پێم وابێ ئەو بەرهەمەت حازرە کە بەرهەمی هونەرمەندی گەورە کاک مەزەری خالقیە. بەدەنگی جەنابەت پێمان خۆشە ئەم شەو گوێبیستی ئەو بەرهەمە بین.
نێو ڕەشماڵی خێڵان لە ناوچەی ئێلی گۆران کیژە کوردای چاوەڵەک دێ بۆ لای دڵدار بۆ جێژوان بە چێپە و دایان پێکانین و بەلەنجا بەڕانە بێرە و مەردۆشین دێڵ پر لای واوی چەند جوانە ڕەوەستانە دڵا خوورپای مەستانە چەند جوانە ڕەوەستانە دڵا خوورپای مەستانە گۆشەی چیخ دڵداری چاوەڕەی شەهدەلاری خدا ئاخۆکەی دولبەر بێ بۆ جێژوان بۆ دڵداری لە پڕابینەم دڵباری وەک پاری وەستا وەک پاری پەیکاری لا جێژوان لا نادیاری چەند جوانە ڕەوەستانە دڵا خوورپای مەستانە چەند جوانە ڕەوەستانە دڵا خوورپای مەستانە پێم خۆشە بگرین ئەوەندە دڵپڕم پێم خۆشە بگرین کە فرمێسک و هەناسەش مەرهەمێکە مەرهەمێکە لە نێو ڕەشماڵی خێڵان لە ناوچەی ئێلی گۆران کیژە کوردای چاوەڵەک دێ بۆ لای دڵدار بۆ جێژوان بە چێپە و دایان پێکانین و بەلەنجا بەڕانە بێرە و مەردۆشین دێڵ پر لای واوی چەند جوانە ڕەوەستانە دڵا خوورپای مەستانە چەند جوانە ڕەوەستانە دڵا خوورپای مەستانە
دەستان خۆش بێ هاوڕێیان دەم و دەستە خۆش بێ شاخەوانجان بەڕاستی جوانت ئەدا کرد و زۆر جوان گوانەکە چڕی لێرەوە سڵاو و ڕێزمان بۆ مامۆستای گەورە مامۆستا مەزەری خالقی کە ئەم شاکارە جوانەی بۆ کورد و کوردستان جێهێشتووە کاک شاخەوان پێمان خۆشە یەکێک لەو پرسیارانە کە لەوانەیە زۆر برادەریش لێ کردبێتم کە بۆ گەڕانەوەت بۆ کوردستان بۆ ئاین چۆ کارێک بوو گەڕانەوەم بۆ کوردستان پێشەکی خۆشەویستیە بۆ وڵاتەکەمەوە لە سەرەتاوەیە و بەڕاستی باری ژیانیش توانین هاتوومەتەوە کاری موسیقا بکەم یان مەسەلەن بۆ نمونە ئەلبومێکم بەدەستەوەیە ئەو ئەلبوم بەس ببوورێت تەسەورێکی زۆرە لە هونەرمەندان بەڵێ ئەوەنی ئێمە ئاگادار بین وردە وردە یەنەوە بۆ نیشتیمان و یەنەوە بۆ کوردستان هەرەوەش بۆ هۆکارە ناگەڕیتەوە کە بە دڵنیایەوە کەس و کارە وڵاتە یادەوەریە لەگەڵم وڵاتە هەتە لە شوێنی لە دایکبوونێت مەسەن بۆ نمونە و لەگەڵیشیا ئێمە بە تایبەتی بۆ خۆم کارە هونەریەکان میتیا ئەنجامەیەم و تر هەروانەیە ینی هونەر چه خزمەتێکی تۆی کردووە تا ئەم دەقەیە بەس لێستەندوم بۆ ئیتر ئەگە من باسی مێژوی خۆم بۆ بکەم لەوە چێ بەرنامەکە کافی نەبێ بۆەوە بەڵام ئەتوان بڵێم تا ئێستا من لە بواری هونەری مۆسیقایا کارم کردووە ئیشم بۆ کردووە و هەرویستومە بێمە ناو مەیدانەکەەوە بەڵام خۆشبەختانە ئێستا وردە بە هاوکاری کۆمەڵی هاوڕێی خۆشەویست و شاعیری خۆشەویست کە ئیشەڵا لە کارەکانە دوای ئەیبینن کە چێن یان ناویان بێنین بتوانین لە فرسەتێکە بەڕاستی ئەوە جێگەی خۆشحاڵە کێ زۆر پاڵپشت بوو و کێ زۆر با بڵین ئەتوانم بڵێ بە مامۆستای خۆتی دابنین کە لە ئەوڵەوە پشتی تۆی گرت لە کارەکاندا تاکە کەسێک نییە بڵین لە پاڵپشتەکە یا هاوکارم بوو بێت چونکە زۆرن بەڕاستیەوە نیە بڵم تەنها کەسێکە بەڵام کەس و کارم لێرەوە ڕێز سڵاوم هەیە بۆیان ئەوان پاڵپشتم بوون خێزانی خۆم خۆشەویستیم هەیە بۆی پاڵپشتم بووە و بەڕاستیەکەی لە سەرەتایە خۆشم شکم هەبوو لەوەی کە بڵم ئایا ئەم بوارە بەرەکوێمە بە سەرکەوتووە بم سەرکەوتو نابم بەڵام خۆشەویستیم بۆ میلەتەکەم و چوونە دەرەوەم بۆ دەرەوەی وڵات وای لێ کردم کە ئەو ڕچکەی هەڵبژێرم بەڕاستی بۆی خزمەتێ بکەم دەستە خۆش بێ کاک شاخەوانجان ئێمە شیوادارین هەم جەنابت و هەم هونەرمەندان بە هەمومان بتوانین هەر یەکەمان لەلایەکەوە خزمەتێکی باش بگەینین بە کوردستان و هەموو کات کوردستان ئاوادان بێت ئازیزان پێمان خۆشە جومان لە بەرهەمێکی ترت بێ چیت بۆ حاضر کردوین ئەم گۆرانیە هی هونەرمەندی گەورەی گەلەکەمان سید عەلی ئەزغەری کوردستانیە غەمگین و دڵپەشێوم گۆڕەکەی بێت مامۆستای گەورە سید عەلی ئەزغەری کوردستانی لێرەوە ڕێز و سڵاومان بۆ ڕۆژهەڵات بۆ گوندی سڵاوات هەیە هەزار سڵاو لە گۆڕی ئەو هونەرمەندە گەورەیە بەڕاستی ئەوە هەمومان ئەو ئاشکرا لە لای هەمومان کە کەس ناتوانێت تا ئێستا دەنگی خۆی دەربێنێتەوە و من هیوادارم توانی بێتم وەکو خۆی ئەگەر وەکو خۆشی نەبێ شتێک بە دڵی هەموو لایەک بێت دەستە خۆش بێ کاک شاخەوان من یەک پشتی بچووکم هەیە هونەرمەندی گەورە کاک سید عەلی ئەزغەری کوردستانی یا هونەرمەندی گەورە سید ئەزغەری کوردستانی مامۆستای گەورە ئەتوانین بڵین کەمترین بەرهەمی هەیە ئەگە کۆی کەیتەوە هەموو بەرهەمەکانی لە پێم وانیە لە گۆرانی لە دو گۆرانی تێپەڕکە مێژوێشی گەورەشی بە خۆی تۆمار کرد و ئەمە ئەومان پێ ئەڵێ کە شەرد نییە ینی شەرد نییە هونەرمەند گۆرانی زۆر و بۆر بڵێ ینی با بڵین زۆر بڵێت و کوردوتەنی خۆمان بۆریش بێ ئەتوانی بە چەند گۆرانیەک مێژوێکی زێڕین بۆ خۆت ینی ئەوە بکەیت تۆمار بکەیت لەگەڵ ئەوەیە تەمەنە ئەەکەین ئێمەش هونەرمەندانی ئێستا ئەم گەنجانی ئێستا کە دەستیان ناوتە بواری هونەری بە جەنابیشتەوە
شتی جوان و کەم و پوخت بڵین وەک دیاریشە لە سەرەتایە تۆ چەند بەرهەمێک لە ڕێی تیڤەکانەوە وەک بۆ خۆم کە بینیم و دیارە بینەری ئازیش هەر زۆربیان بینیویانە ئەمە دەستخۆشی لە یەکەم و تەمەناژەکەم لە کارەکانی داهات تا سەرکەوتوبی پێمان خۆشی گوێمان لەو بەرهەمەی مامۆستای گەورە بێت. باش.
دەستان خۆش بێت دەمە خۆش بێت کاکە شاخەوانجان بینەرانی ئازیز وچانێکی کورد وەرەگرین و دەینەوە خزمەتان بینەرانی ئازیز سڵاوتان لێبێ بەر لەو چانەکە دوو گۆرانی جوانمان گوێ لێبوو بە دەنگی کاک شاخەوان کە دوو گۆرانی پڕ لە ئەحساس دوو کەڵە هونەرمەندی گەورەی کورد بوون پێمان خۆشە کاک شاخەوان ئەم دوو گۆرانیە هەم لە ڕووی تێکستەوە هەم لە ڕووی ئاوازەوە قورسایی خۆیان هەیە و زۆر جوان بوون تێکستەکان پڕ بوون لە عشق ئەمێ بڵێم گۆرانیەکان بەو شێوازی کە جەنابەت چڕیت و عاشق لە پشتی ئەم گۆرانیانەوەیە و بۆ خۆت وەکو شاخەوان تا چەند عاشق لای تۆ جێی بۆ تۆ و تا چەند با باشتر پرسیارەکەت بووە تا چەند عاشق کارگەری دەستە شاخەوان هەیە بە دڵنیایەوە کاریگەری و گۆرانیانە لەسەر من زۆرە ئێمە وەکو گۆرانی بێژ زیاتر چاوە خەینە سەر هۆنراوە یان گوێینە هۆنراوە ئاواز و دەنگی هونەرمەندەکە زیاتر بەڕاستی ئێمە ڕاکێشێ بۆ لای خۆی ئەوانیش بەڕاستی دوو کەڵە هونەرمەندی گەلەکەمانن کە هەمیشە بە مناڵی من ئاشنا بووم بە دەنگیان و خۆشەویستیمە بۆ بۆیان و لەبەر پیرۆزی و گەورەی ئەو دوو گۆرانیە و ئەو دوو گۆرانی بێژە من پێم خۆش بوو بەشدار بین بەرنامەکە بۆ دەست پێ بکەین و بەهۆی ئەوەی کە ڕەشماڵیش هەر بەرنامەکە جەنابێ ئەو ناوەی هەیە و پێشمان خۆش بوو بۆ دەست پێ بکەین دەست خۆش بێ کاک شاخەوان دیارە گۆرانی وتنەوەیش بەڕاستی خۆی لە خۆیان هونەرە ینی وتنەوەی گۆرانی ئێستاەوەی کە ئێمە گوێبیستی بووین ئەم دوو گۆرانیە وەکو شاخەوان زۆر جوان ئەداعەت بۆ کرد دەست خۆش بێ لەبەرەوەی ئێمە لێرەوە ڕێزمان هەیە بۆ هەر هونەرمەندێک و هەر خۆشەویستێک کە گۆرانی بێژەکان ئەڵێتەوە یان ئەو هونەرمەندە گەورانی کە گۆرانەکانن بەڕاستی ئەمڕۆ هەموو شاکارن لە هونەری کوردیە ئەبێ بە ئامانەتەوە بەڕاستی دەست بەرن بۆ گۆرانیانەوە ئەگەر لێڕابینینێکی زۆرمان نەبێ دەستیان بۆ نەبێت لەبەرەوەی ئەوان بۆ خۆیان لە لوتکەیە وتویانە زۆر جوان وتویانەوە زۆر جوان ئەدایان کردو بەس تەمان کەسیشمان ناتوانین بڵین دەقاودەق شتی ئەوان کۆپی ئەەکەینەوە بەس ئەمە خۆشەویستیەک و ئەحساسێک و گەورەیەکە بۆ ئەو کە وا لە تۆ ئەکایە وا لە من ئەکایەوە لە هونەرمەندەی شکاکە کە گۆرانی بێژانە بڵێتەوە لەم مناسەباتانە و لەم بەرنامانە و لە شوێنە جێجەکانی ترە بەهەرحاڵ پێمان خۆشە ئێستا جوان لە گۆرانێکی خۆش بێ گۆرانێکی تۆزێ ڕتمی بێت تۆزێ شاد بێ مەسەڵەن تۆزێ بمانجوڵێنی ڕاستەکە گۆرانی کێورامیمان ئامادە کردووە کە هونەرمەندی کۆچکردو خوارێ خۆش بوو محەممەد عەبدول کاک محەممەد عەبدول هەڵەبجەیی کە من بە مناڵی بیرمێت لە قەزاسێتێکە لە گیانی پاشی هونەرمەند کاکە هەمە و ڕێز و حرومتان بۆ خانەوادەکەشی هەیە ئێمە شەروە بەڕاستی من مناڵ بووم لە کۆنسێتێکی هەڵەبجەیە کە ئەو گۆرانیم گوێ لێ بوو و خۆشەویستیم هەیە بۆی حەزم کرد بۆ بەشدار بین پێش ئەوەش کە دەستکەین بۆ گۆرانی خوالێ خۆش بوو لەسەر شێوازی هەورامیە کۆپلەیەک لە مەقامێکی سیات شەمانی هەورامیمان ئامادە کردو و میکسمان کردو سڵاو بۆ هەموو هەورامان وای وشیم نو یاورانه دای ورزو باکرمه وای دوماوز لولی و جابتا واسم بشکی وای لو دم لی و
سوزك قلبي يعني سوزي مالكم سوزك قلبي يعني سوزي مالكم سركي لكل يعني تقوي ياركم سركي لكل يعني تقوي ياركم دەستان خۆش بێت دەمی تۆش خۆش بێ کاشتاکەم وەڵای گۆرانێکە زۆر خۆش بوو بۆیە حەزم کۆفرێکە لەگەڵا بڵێمەوە دەست خۆش بێت چێژم لێ وەرگرت خۆم بەڕاستی مادەیەکی زۆر جوانە ئەتوانم بڵێم هونەری هەورامان هونەرێکی زۆر ڕەسەنە و هەچەند وەکو زاراوە لەوانەیە زۆر ئێمە تی نەگەین بەس ئەوەنە ئەحساس و ئەوەنە جوانی و ئەوەنە خۆشی تایە ینی بڕوان پێ بکە پڕە لە ژیان ینی وا لێکە کە بۆ هەموو میلۆدیەشی بەتاسەوە گوێبیستیان بی لەبەرەوە هەزار سڵاو بۆ هەورامان دایمە ئاوەدان بێت هەورامانی سەرکەش هەورامانی تەخت و هەورامانی سەخت سڵاو و ڕێزمان بۆ هەموو هەورامیەکان لێرەوە هەورامانی تەخت و هەورامانی سەخت نازانم تۆ هیچ معلوماتێک هەیە لەسەری زۆر نابەڕاستی بەڵام من دایکم خەڵکی تەوێڵەیە بڵێ یادگاریشم هەیە لەوێش بەڕاستی و هەستی شەکەم ئەگەر نەبراتی لە قورما بێ بەهی دایک مێزانم بۆیە لێرە سڵاو خۆشەویستی مێ و سڵاو لەو گۆڕی هەزار سڵاو بۆ جانی پاشی دایکی بەڕێزت و بۆ هەموو ئەو دایکانەی کە لە دنیا نەماون سڵاو بە ئەو دایکانێکی کە ئەمڕۆ خزمەتی نەوەکانەکەن و خزمەتی ڕۆڵەکانیانەکەن پێمان خۆشە یادەوەریکی خۆت چ لە هەڵەبجە بێت چ لە دەرەوەی هەڵەبجە بێ وەک ئەوەی کە تۆ لە سلێمانی ژیان بەسەرەبەی وە فترەیەکی لە هەندەران بووی ئەوەی ڕاستی بێ من لە یادەوەری خۆشم لە هەڵەبجە ئەوەیە کە کاتێ مناڵ بووم باوکم خاوەنی دوو کەو بوو لەبەری ڕاوچیکەوە لێرە خۆشەویستی مەیە بۆ باوکم هیوادارم هەموو ژیانی لە خۆشییا بێت بەڕاستی چونکە ئەرکی زۆر کێشا و نەهامەتی زۆر بینی بەڕاستی کە پێوتین بڕۆن کولە بێنن بۆ کەوەکان چونکە بەڕاستی کەو حەزی لە کولەیە هێتر بە مناڵیە چوین عەلاگەمانە برد و لەبەر ئەو گڵۆپانی سەر جادەکەیە کە کولە لەوێ ئەنیشتەوە هاتە سەر عەرزەکە ئێمەژە هاتین خۆڵەکانی مانەگو دەماخستە ناو عەلاگەوە ئێتر ئەوە بیزدانێکمان کۆ کردەوە مان بردەوە بۆ ماڵەوە ئەو یادگارێکی زۆر خۆش بوو
کە ئێستا میشە لە مێشکمایە و دایم دووبارە بێتەوە بەڕاستی خۆزگا لە جەوەکو جارانی لاتەوە کە سینەما هەبوو بە نوێی شەو ئەو خەڵکە ڕوویە کردە سینەما و خۆزگا هەڵەبجە هەرێک هاتەوە ئەو باری جارانی کەیتر هەموو کەسێ یەکتری قوبوڵ کا و کەس خۆی زاڵ نەکا بەسەر کەسە با بە هەمومانە ئاوادانی کەینەوە بەڕاستی هەموو تەمەنای ئەوواکەین باسی دایکت کرد کاک شاخەوان دایک بۆ تۆ چ مانایەکی هەیە دایک مانای زۆرە من ناتوانم بە دووشە وەسفی لێ بکەم بەڵام خۆشەویستی مێ بۆ هەموو دایکێک بەڕاستی پیرۆزە بەڕاستی هەمومان کە ئەگەینە سەدەمێکی کامەڵبوون لە ژیانە هەموو باگراوندەکانمان دایکە کە چۆن پەروەردەی کردین ئەتوانی بۆ ئەم لەحزەی ئێستا کە پێم وانیە ئەمە لە منهەجانیە مەقامێک شتێک بۆ پێشکەش بە ڕۆحی هەموو ئەو دایکانێکی کە لە ژیانە نەماون وەکو مەقام چوارینەیەک شتێکە ئەگەر شتێکی وا لە خەیاڵا بێ بە دڵی خۆت تۆ باسی دایکت کرد لەم بابەتای و لەم بەرنامەیە بەڕاستی من ئێستا سەرقاڵی کلیپێکی دایکم بەڕاستی بۆ هەموو دایکێک خۆشەویستی لەبەر خۆشەویستی دایکم و دایکی هەموو مرۆڤێک بەڕاستی لەبەر پیرۆزی و پێش کۆچی دوایی دایکم بەڕاستی داوای لێ کردم کە گۆرانی بەسەر دایکا بڵم کە ئەزانێت کە چەندێ نەهامەتیان دیوە ئەوانیش کە چەندێ ناخۆشییان دیوە بۆیە کلیپێک سەرقاڵی کلیپێکم بە ناوی دایک بۆ دایک خۆشەویستێکی ڕاستەقینە کە لەگەڵ برای خۆشەویستی کامێرەمان کاک بڕیافەتاح ئەنجامێین و هۆنراوەکەشی کاکزانە ئەحمەد قادرە لێرەوە ڕێز و خۆشەویستیم هەیە بووی و ئاوازەکە شیەری ئێوە چونکە ئەویش بەڕاستی لە هەندەران بوو کە دایکی ببوورە هیچ زانە ئەحمەد قادرە و هۆنراوەکە ژەریەوە کاکزانە لە ئەڵمانیا ژیا و خاوەنی سنتەرێکە لێرە و ئەوەی ڕاستی بێت ئەو گۆرانیە لە ناخی دڵەوە هاتۆتە دەرەوە و بۆ بە تایبەتی ئەمە ینی ئەوە نییە کە ئێمە بەس تەنها وەسفی دای بکەین لەو هۆنراوەیە یا لەو ئاوازەیە یا لەو گۆرانیە بەسەرهاتێکی ئەو کوردانەیە کە ئاوارەی دەرەوەی وڵات بوون و لێرە دایکیان لە دەزا و کە خۆیان لێرە نەبوو هەرحاڵ پێم خۆشە ئەگەر بکرێ کۆپلەیەکی بچووک لە مقامی دایک و ئێستا پێم وایە باسی ئەوە کرد ئێستا لە کاتی وێنەگرتنایی بەڵێ لێرە دەستخۆشی لە کاک بڕیاری ژەگەین کە وەکو کامێرەمان کاری ڤیدیۆکلیپی بۆ کاری جەنابەت کردووە لە کۆتایی گۆرانیەکە بەس لاوانەوەیەکە با بڵێن ئاوا دەستپێەکە من ئەوەتان پێشکەشەکەم یادام بە خۆشحاڵیەوە لێم ببوورە کە کۆچت کرد لای تۆ نەبوو تا تێکەڵ بێ دوا هەناسەم بە تاسەی هەناسەی ماندوو لێم ببوورە ئەی دایکی شیرینە دەستە خۆش بێ کاکە شاخەوان تەمەنا ئەەکەم ئەم کارەی جەنابێت یەشێک بێت لە ڤیدۆ کلیپە جوانەکانی بەرهەمی داهاتوت باسی ڤیدۆ کلیپمان کرد تا چەند لەگەڵ ڤیدۆ کلیپای بۆ بەرهەمەکانە دیا با بڵێن بەعام ڤیدۆ کلیپ لە بڕۆی هونەری کوردیە تا چەند زەروریە گرنگە بەڕاستی لەبەرەوەی ئێستا شکور خۆشبەختانە کەناڵمان زۆرە کەناڵی زۆر جوان کە بتانی ئەو ئاوازدەد ئەو گۆرانیت کە ئامادە کرد لە ڕێگەی ڤیدیۆ کلیپەوە هەم بە دەنگ و هەم بە ڕنگ بتانی پیشانی هاوڵاتیان و میلەتەکەمانی بیتەوە بۆیە وە بەڕاستیەوە نەگۆرانیش بێژیش زۆر بووە من دەستخۆشی لە هەمویانەکەم و هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەکە خوازم و بۆیە گرنگە لەبەرەوەی ئەو گۆرانیە ون نەبێ بەڕاستی قەیناکە ئێمە ڕادیۆشمان هەیە لە ڕێگەی ڕادیۆ بەڵام ئەو کەسە تۆ ئاشنابی پێی بە ڕەنگی و بە دەنگی و زووە چێتە ناو خەڵکەوە
هەر وایە بێگومان من بۆ خۆشم هەر ئەو تەسەڵم لا دروست بووە کە ئەمڕۆ میدیایەکی بەربڵاو هەیە و بینرا و بیسرا و نووسرا و لە ڕابردووە وەکو پێویست ئەتوانم بڵێم لەوانەیە تەلەڤیزیۆن یا دوو تەلەڤیزیۆن هەبووە هەر بۆیە ڤیدۆکلیپ لەم ڕۆیە بەگشتی زەرورە کاری بۆ بکەین لەبەر ئەوەی کە بەرهەمەکان وەکو پێویست خەڵک ناتوانێت گوێبیستی هەموو بەرهەمێ بێ بەس لەوانە لە ڕێی میدیاوە لە ڕێی تۆ لە ڕێی ڤیدۆکلیپێکەوانێ ئیشەکەی تۆ ئاشنا بێت بە زۆر بینەر دەست خۆش کاگە شاخەوان چ بەرهەمێکت حازرە پێوان خۆشە ئەم بەرهەمە هیبرایی هونەرمەندی دەنخۆش و گەورەی گەلەکەمان کاک ئیسماعیلی سابووریە ئەم گۆرانیە کە پێشکەشی منی کردووە منیش کە بتوانم تۆماری کەم هیوادارم و بەداخەوە لەم ئەلبومانیە لەبەرەوەی شێوازی ستایلی ئەو گۆرانیانی کە من کۆم کردوونەتە لەم ئەلبومە لەمەوە دوورە بەڵام دڵنیایەنەکەمەوە و کاک ئیسماعیلی سابووریش دڵنیاکەمەوە کە لە داهاتووە بتوانم کاری بۆ بکەم. سڵاو و ڕێزمان بۆ مامۆستا ئیسماعیلی سابووری. ئێستا بینەرانی خۆشەویست ئەم گۆرانیە بەدەنگی کاک شاخەوان هەڵەبجەیی گوێبیست دەبین. فەرموون ئازیزان. شنگم حوری رنگم دلبرین داری خدنگم شوخ و شنگم حوری رنگم دلبرین داری خدنگم اغل داوم زلفی خاوم خم غلامی هر دو چاوم خم غلامی هر دو چاوم عجایبیش و منت کردم مجنون همیشه دباری لدو چاوی من خون عجایبیش و منت کردم مجنون همیشه دباری لدو چاوی من خون خوشنیو لیم کرم که ما چیلیو خوشنیو لیم کرم که ما چیلیو لسرچی اروی لمن میلت براوا لسروی پریشان زلفت شوا لسرچی اروی لمن میلت براوا لسروی پریشان زلفت شوا خوشنیو شتو شیدا كوت مكيوان
خۆشە نێوان خۆشە نێوان شێت و شەیدا کەوتمە کێوە دەستان خۆش بێ هاوڕێیان دەستی تۆش خۆش بێ دەم و خۆش بێ مادەیەکی زۆر جوانە ئەم گۆرانیە پێشتر باسماکە کە ئەمە مامۆستا ئیسماعیلی سابووری ئەم ئیشە یاوە بە جەنابەت دەستە خۆش بێ بەڕاستی شتێکی جوان بوو کاک شاخەوان هونەر و مۆسیقای گۆرانی ئەمڕۆ پێم خۆشە لە دیدگای تۆ سەیری بکەین هونەر و مۆسیقای ئەمڕۆ جێگەی خۆشحاڵیە کە ئێمە هەمیشە شانازی پێوە بکەین کە بە هەمومان بە ئازادی ئەتوانین گۆرانی بچڕین بە چ بابەتێک هەڵبژێرین ئەوە باس بکەینی چونکە خۆتە زانی سەردەمێگە بوو کە نەتەتوانی گۆرانیەک لە ناخی دڵتەوە خێرا بگەینیتە جەماوەرەکەت یا میلەتەکەمان خۆشتەزانی هونەرمەندان هەبوون بەدزیەوە لە ژێر زەمینە گۆرانیان تەجی دەکرد بەو بێ ئیمکانیەتە بۆیە ئەمڕۆ هونەری مۆسیقای کوردی زۆر لە ئاسێکی بەرزابینن و زۆریش دەستخۆشی لە هەموو هونەرمەندەکانەکەم بەڕاستی بەڵام ئەبێ لە قەوسێکا بەڕاستی فلتەرێکدا بنرێت بۆ ئەوەی کە کەسان هەیە مەسەلەن بۆ نمونە گۆرانی بێژێ بەڕاستی دەنگی باش نییە یان ئاوازێکی ناخۆشە یان کلیپێکی ناشرینە بەڕاستی ئەوانە بێ جیاب بکرێتەوە داواکارم لە هەموو میدیاکان ئێمە لێرەوە بەخۆشمەوە ڕێزمان هەیە بۆ هەموو ئەو کەسانی کە وەک هونەرمەند وەک هونەردۆست وەک ئەوەی کە گۆرانی ئەڵێن و گۆرانی ئەشڕن هونەر ئەبێ ئێمە بە ئامانەتەوە بیگەێنینە میلەتەکەمان وە بەڕاستی سبەینێ ئەم ئیشاچێتە ئەرشیف وەچێتە مێژووینەتەوە کەمانەوە هەر بۆیە ئەبێ بەڕاستی بەو پڕی ئامانەتەوە ئەو کەرانی کە ئەیکەین وابێت کە یەکەم خۆمان زەمیری خۆمان مرتاقین و ئەو کات بەڕاستی بخینە بەر چاو و بەر دید و بەرگوێی خەڵکان و جەماوەری خۆشەویست کاک شاخەوان شتێکم لە خەیاڵا بوو گوێ لە کێ ئەگریت ئەوەی ڕاستی بێ من گوێ لە هەموو هونەرمەندێک بەتایبەت ئەوەی کە زۆر با بڵین شاخەوان بجوڵێنێت ئەوە بوو بەڕاستی ئێستا من حەزەکەم خۆم کەڵک لە هەموویان وەرگرم بەڕاستی ئەوە ئێستا ئەگەر باسی ئێستا بکەین گوێ لە هەموو هونەرمەندێکم زانم چ کارێکی کردووە بەڵام مەگەر بگەڕێمەوە بۆ ڕابردوو کاریگەری کێ بەسەر منەوەیە لە زۆر بەرنامە وتومە و لەم بەرنامەشە دیار بۆ بەڕاستی لە مناڵیمەوە هەموو کەسێک ئەو لەوە چێ و یادەوەری هەبێ لە ڕادیۆکانەوە مامۆستا حەسەن زیرەک عەلی مەردان خوالیان خۆش هەموو هەرە بەڕاستی ینی ئەوانە کاریگەریان یادەوەریمان لەگەڵ هەموو هونەرمەندە گەورانەیە هەیە بەڕاستی دەستە خۆش بێت کار و بەرهەمی ئایندەت و وەک ئاگادارین لە چەند شوێنێک بەرجۆمان کەوتووە کە تۆ سەرخاڵی کلیپ ئەلبومێکی تازەی بۆ کلیپیشی بۆ ئەەکەی پێم خۆشە زانیارێکی ئەگە بچووکیش بێ لەسەر ئەم ئەلبومە بێ من لێرەوە سوپاسی کاک هیوا عارف کەم کە یامەتی یاین کە سەر بە ڕۆشنبیری سلێمانیە بەڕێبەراتی ڕۆشنبیری سلێمانی ئەگەر هیوادارم لێرەوە ڕێزمان بۆ کاکیوارەوەی دەستخۆشی لە یەکەم کە هاوکاری کردم بۆ ئەم ئەلبومە کە خۆی لە 8 تراک دەگرێتەوە و ئەم ئەلبومە با بڵێن لە ستودیۆی میترۆنۆم ئەنجامەدرێت و بێجگە لە گۆرانی دایک کە لە لای برای خۆشەویست کاگەڵمەت و کاگێریش ئەمەڕەزا دەستخۆشیان لەکەم سڵاوان بۆ کاکێریش سەر ستودیۆی کۆمەڵن ئەو تراکیان نەبێ ئەمما باقی لە ستودیۆی میترۆنۆم و دەستخۆشی لە هاوڕەکان مەکەم کە ئیشیان لەگەڵەکەم و زۆر بەکارێکی پرۆفشناڵە ئیشم بووەکەن سوپاسیانەکەم و ئەوەی ڕاستی بێ ئەم ئەلبومەیانم زۆر هیوایکی گەورەم پێی هەیە و دوای ئەزمونێکی زۆر و دوای دابڕانێکی زۆریش هەمووی کاری نوێ بەڵێ کاری نوێ و ئەوەی ڕاستی بێ
گۆرانیکی تایە هی برایی هونەرمەند و خۆشەویست کا کامرا مستەفای بابانە کە گۆرانیەکە خۆی هۆنراوەیەکی هەورامی شاعیری کۆچکرد و بێسارانیە و لەسەر ڕای خۆی کە منەوە گۆرانیم لێوەرگرت پێم خۆش وەکو یادەوەریەک بۆ خەڵکانی کە گویان لە گروپی بابانی جاران گرتووە کە کاکامرا مستەفا بەدەنگی خۆی وتوێتی زۆر لێرەوە سڵاومان بۆ کاکامرا مستەفا و بۆ تیپی مۆسیقای بابان کە میژویکی جوانیان لە شاری سلێمانیا دروست کردووە لێرەوە سڵاومان بۆ هەموو گروپی بابان ئەنێرین. بەڵێ اینجا گۆرانیەکانی تریش شاعیرەکان ئەگەر لە بیر نەچێت چونکە من هەمیشە لە بیر مەچێنەوە ناوەکانیان کاک دیار هەڵەبجەیی، کاک زانا ئەحمەد قادر و کاک ئیسماعیل محەممەد بمبورە ئەو تێکسەی لە ئەوڵی شۆ پێشەشمان کرد وازام ئی کاک دیار هەڵەبجەیی بوو ئەو تێستەی کە بەوە دەسڵاومان بۆ کاک دیار هەڵەبجەیی کە ببوورە ئەوێ لە ئەوڵی شۆ نامان بێنایە بەس زۆر چاکە کاک ئیسماعیل محەممەد، کاک ئەحمەد محەممەد، هێمنی شاعیر و ئەوەی کە ئێستا لاتم بێ کاک کاوەحسێن کە ئەو گۆرانیم پێش ماوەیەک لە بەرنمەیەکی هەولێر کورتماکس لای ئەڤیناسۆ پێشکەش کرد و دەستخۆشی لە هەمویانەکەم و سوپاسیانەکەم. من بەڕاستی گۆرانی ئەو سەفەرت خێرە کەی کاکاوەحسێنە 13 ساڵە لە لام بوو کە بۆ ئێستا بۆ بە گۆرانی ینی لێرەوە بە هەموو هاوڕێ خۆشەویستانەڵم کە هۆنراوەیان لە لای منە بە ئامانەتەوە لە لای منە ئەگەر ڕۆژە لە ڕۆژان من بتوانم بیانکەم بە گۆرانی چکە نابێت چاوەڕێوە بکەن لە یەک دوو ڕۆژایە لە 1-2 مانگە تۆ بتوانی بیکەی بە گۆرانی. دەستخۆشی لێکەین کاگە شاخەوانجان هیوادارین ئەم ئەلبومە کارێک بێت لە کارە جوانەکانی بەڕێزت و زۆرترین فرۆشی هەبێەوە شاخەوان هەڵەبجەیی جوانتر و جوانتر بکات لای جەماوەرەکەی و بتوانێت بەم کارانەی ئیشی جوانتر بکات. ویستی شتێ بڵێ ببوورە ئەوەی ڕاستی پێویستم ئەوەش بڵم هیوادارم لە کۆپیکردن خۆیان بە دوورگرن چونکە بەڕاستی ئەگە چاوەڕێی بەرهەمی تازەش لە من بکەن و لە چەنەها گۆرانی بێژی تر بکەن یا لە هونەرمەندانی تر پێویستە خۆیان لە کۆپیکردن بە دوور بگرن چونکە بەڕاستی ئەگەر چاوەڕێی بەرهەمی تازن لە ئێمە ئەگەر چاوەڕێی بەرهەمی تازن لە ئێمە بە دەعمی ئەوەی کە ئەوان سیدیەکەت بکڕن باشترە وەک لەوەی بڕۆن کۆپیکەن و داواکاریشم لە تۆمارگاکان تکایە بەبێ پرسی هونەرمەند و گۆرانی بێش هیچ بڵاو نەکەنەوە بەڕاستی چونکە هەر ئێمەین نەبینە قوربانی بەڕاستی ئەوان ئاگاداری ژیانی ئێمە نین ئێمە خۆمان لە ناخی خۆمانە خۆینەوە کە بەرهەمێک تازە دروستکەین بتوانین جاریکە خزمەت بکەینەوە بەڵام ئەوان دایمەن هەمیشە بنە ڕێگر لە هی ئێمەیە بەڕاستی لە پێش ئێمە. بەرحاڵ دەست خۆش بێ کاک شاخەوانجان بەرهەمی داهاتووی بەڵێ بەرهەمی داهاتوو ئەمی شەر گۆرانیشی خۆشی کاک ئیسماعیل سابووریە ئەویشیە پێشەش کردوم ئەمەیان بەس بە مەقامێکی خۆشەویستی دەست پێکە خۆشەویستەکەم خۆشی وتوێتی بەڵام منیش پێم خۆشوە لەم بەرنامەیە پێشکەشی ئەوەی بەڕێزی بکەم. دەستە خۆش بێ زۆر باشە ئازیزان دوای وچانێکی کورد دەینەوە خزمەتان بینەرمان بن.
خۆشەویستەکەم ئارامی گیانم بینایی دیدم ڕۆحی ڕۆنم چیتا لەسەر چی ئایی کەوتووی بەقینام تەنیا جێتێشتوم لە چۆڵی ژینام شەوێ بە یادی ژینی ڕابردووم بە یادی گوڵ و عۆمری بابردووم شەوێ بە یادی گوڵی بابردووم یادی گوڵ و عمری بابردووم سەرێ بکێشە هەوارگی وێرە شفایەک بدە بەدیدەی کوێرە کیژە کوردەکەی شاری هەڵام کیژە کوردەکەی شاری هەڵام چەند بانەزدار وەکەوانم بەلار و لەنجە چەند بانەزدار وەکەوانم بەلار و لەنجە دەستان خۆش بێت هاوڕێیان کاکە شاخەوان دەست تۆش خۆش بێ کاکە لاجان دەست خۆش بێ کاگراسی بەڕاستی زۆر جوان بوو دوو مەقتوعی زۆر جوانتان ئەزف کرد ئەم شەو ڕەشماڵتان هەر ڕازانەوە بە تەواوی دەستان خۆش بێ کاک شاخەوان
ئەمێ پرسیارێککە لێ بکەم بەڵێ تا چەند لە کار و بەرهەمەکانی ڕابردوود ڕازی زۆر نا چکە بەڕاستی لە سەردەمانێک بوو کە من بە ئیمکانێتێکی باشەوە ناتمە پێشەوە بەڵام خۆشبەختانت لە هەموو تراکەکانە کەوانی کە لە ئەڵمانیا تۆمارم کرد حەوت تراک بوو خۆشبەختانە یەک دوویەکیان هەر لە ناخی دڵمە پێم خۆش بکە و کارەکەم بەس ئەوانی تر زۆرنا چکە من دەستخۆشی لەو هاوڕێیانەکەم کە ئیشم لەگەڵا کردوون زۆ سوپاسیانەکەم و بەڵام ئیتر لەوە چێ کەم و کورتی لە منەوە بێ لەوانەوە بێتر ئەوە خۆی بەڕاستیەکەی گەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە لە هەندەران لەو غەریبیە کەم و کورتیمانەیە بە دوای زندگی و بە دوای ژیانە و سەختی ژیانە بەڕاستی ئەوانە تاسیری هەبوو لە سەرێمە کاریگەری بەدەر لەم سێدە تازەی کە بەدەستەوەیە بەڵێ ینی بەرهەمەکانی ڕابردوود هەموو لە هەندەران کردو ینی لە کوردستان لە سلێمانی لە شارەکانی تر هیچ گروپ و شوێنێک بەسەرن با بڵین یەک گۆرانی لە ساڵی 92 تەجیل کرد تۆمار کردووە لە لای کاک سەفین خەرەجیانی ئەوە بەس لە ڕێگەی رادیۆ بڵاو بوویەوە ئەی من ببوورە کلیپێکتم بینیوە لەگەڵ تیپی مۆسقا شنروێ ئەو کلیپە ئەو گۆرانیە لێرە کرا بوو ئاخر ببوورە من وتم تەنها ئەو حەوتراکی کە وەختی خۆی لە ئەڵمانیا تۆمارم کردووە بەڵام ڕاستەکەی بەرهەمی کەشیان لەگەڵ کاگێ من دەریای ئەوە لە هەر لە ئەڵمانیا بوو ئەوە هەشت با بڵین تا 12 گۆرانیش ئەو 4 گۆرانی لێرە تۆما کراوە بەڵێ ڕاستەکەی گۆرانی شانەوەی کە لەگەڵ تیپی شنروایە و گۆرانیە کە بۆ شاری هەڵەبجەوترا بە وەکو مەقام لەگەڵ کاگۆڤەندا ئەوی تریشیان لەگەڵ کاکتوانە فەرەجا سترانی دڵ کە هۆنراوەکەی کاک بەندیە دەستخۆشی یەکەم سڵاوم هەیەوەی و ئەوە سێ گۆرانیکی کەش پێم وا بێت کە لە یادم مابێت نازانم تراوە بەهەر حاڵ بە پێویستی زانم من سڵاو ڕێزم بنێرم بۆ تیپ مۆسقای شنروێ کە من بۆ خۆشم ساڵانێک ئەندامی ئەو تیپە بوومەوە چەند بەرهەمێکم لێوێ تۆمار کردووە هەر بۆیە سڵاو ڕێز بۆ هەموو ئەندامان و برادرانی ئەو تیپە ئازیزانێرم دواوتت بۆ ڕەشماڵ کاک شاخەوان هیوای سەرکەوتنتان بۆ خوازم سوپاسانەکەم و هیوای تەمەندرێژی دەستخۆشی لە ستافە بەڕێزەکەتانەکەم بەڕاستی بەرنامەیەکی جوانە هیوادارم بە هەمومانەوە خۆشتریکەین و جوانتریکەین تۆش لەش ساغ بێ و سپاس بۆ ئەم برادرە خۆشەویستانە کاوە بە دەست و پەنج جوانەکانیان بەڕاستی هەستی منیان جوڵان دەستیان خۆش گۆرانیش بەڕاستی هەستە و احساسە بەتاکی دوایە ئێمەش بە خۆشی ئەوانەوە و هیوادارم پینەر بە دڵی بوو بێ و چاویان ماچەکەم یاخوا تۆش بەخێر بێ شاخەوانجان بۆ بەرنامەکە جوانتر کرد و پێم خۆشە دوا بەرهەمی خۆت لەم بەرنامەیە ئەگەر پێت خۆش بێ و وابزانام ئامادەشمان کە شتێکی دوێت ئەتوانین بڵێن هەر بە یادی مامۆستا حەسەن زیرەک مامۆستای گەلە مامۆستا حەسەن زیرەک بەڵێ ئەتوانین کۆتایی بە بەرنامەکە بێنین زۆر باشە بینەرانی خۆشەویست بە گۆرانی یەکێک لە گۆرانەکانی مامۆستای گەورە مامۆستا حەسەن زیرەک کۆتایی بە بەرنامەی ڕەشماڵی ئەم شەمانە هێنین هیوادارین تا بەرنامەی داهات و تا ڕەشماڵێکی تر هەر شاد و سەرفراز و هەر لە خۆشیا بن و ماڵی هەموو لایەکتان ئاوە و خواتان لەگەڵ بێ پارچەمت هەدەم منێ و دەمت نەبم بە شاریکی غەمت کۆڵوانت هەولێریات چارۆکەی هەولێریات ئەوە دەچما سەڕێی مەڕێ بۆ خۆم دەچما سەڕێی مەڕێ یارەکەم شەرگا بێریە دەڵێن ئەو ڕۆ
حجرەتە ختمم دەکرد یەک لە نەکەوتە بانگی کرد کوڕت بەسەری لێو ئاڵیان بن چارۆکەکەی گازرە کۆڵوانەکەی گازرە خۆ ناوێرم کوڵمی ماچکە دایکی لەوێ حازرە ئەرێ تۆندە دەڵێی ئاگرە کەسەکان سەردەرێنن ژێرخەک نەوا وەگڵەکەی من نیشتن وەغەم ناک ئەمە چاوێ دەستێرەی دەریاسی هەڵیان دێنی چەند بە نازی بە کوشتنم ئاوات خوازی کۆڵوانت بۆ گرێ دەدەم چارۆکەی بۆ گرێ دەدەم شێگەردایی کێدە ڕازی بێ دەستێ لەمەم کێ دەدەم وەڵا دەستێ لەمەم